وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم لە راپۆرتی مانگانەی داهات و هەناردەکردنی نەوتدا تا ئێستا ئاماژەی بە هەناردەی نەوت لە ڕێگەی تەنکەر و داهاتی پاڵێوگە ناوخۆییەکان نەکردووە. حکوومەتی هەرێم جیا لە هەناردەکردنی نەوت لە ڕێگەی بۆری نەوتی هەرێم بۆ تورکیا لە ڕێگەی تەنکەریشەوە نەوت بۆ ئێران و تورکیا هەناردە دەکات، بەڵام بەڕوونی نازانرێت بڕی هەناردە و داهاتەکەی چەندە. لە دوای ساڵی 2006ەوە کارێمی کوردستان لە ڕێگەی تانکەرەوە دەستی کردو بە فرۆشتی نەوت، تا ئێستا داهاتی فرۆشتی نەوت لەو ڕێگەیەوە دیار نییە و وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێمیش لە راپۆرتی مانگانەیدا باز لەو داهاتە ناکات. لە ساڵی 2014ەوە کارێمی کوردستان لە ڕێگەی بۆریەوە دەستی کردو بە هەناردەکردنی نەوت، تا ئێستا بە شێوەیەکی شەفاف داهاتی فرۆشتی نەوت لەو ڕێگەیەوە ئاشکرا نەکراوە و تا ئێستا وەزارەتی سامانە سروشتەکان وەکو پێویست داهاتی نەوتی لەو ڕێگەیەوە ئاشکرا نەکردووە. لە هەرێمی کوردستاندا 3 پاڵاوگەی فەرمی هەیە کە ئەوانیش پاڵاوگەی کار و پاڵاوگەی بازیان و پاڵاوگەی تاوکێ، بەڵام تا ئێستاش داهاتی ئەو پاڵاوگانە دیار نییە و سامانە سروشتەکانیش لە راپۆرتەکانیدا داهاتی ئەو پاڵاوگانە بڵاو ناکاتەوە. ئەوەش لە کاتێکدایە ئاماژە بۆ دەکرێت داهاتی ئەو پاڵاوگانە مانگانە دەگاتە دەیان ملیۆن دۆلار، هەرچەندە تا ئێستا ئاشکرا نەکراوە ڕۆژانە چەند تانکەری نەوت دەنێرێتە دەرەوەی هەرێم، بەڵام بەپێی لێدوانی ژمارەیەک لە پەرلەمانتەرانی کوردستان ڕۆژانە با سەدان تانکەر لە خاڵە سنوورەکانی هەرێمەوە دەنێردرێتە ئێران و تورکیا و لەو ڕێگەیەشەوە هەرێم مانگانە لە نێوان 150 بۆ 200 ملیۆن دۆلاری دەست دەکەوێت. بە پێی ئامارەکانی سامانە سروشتەکان حکوومەت هەرێم لە مانگی یەکی ئەم ساڵدا لە ڕێگەی بۆریەوە بابڕی 650 ملیۆن دۆلار نەوتی فرۆشتووە. لە مانگی دووشدا زیاتر لە 300 ملیۆن دۆلاری لە فرۆشی نەوتدا دەستکەوتووە. هاوکات لە مانگی سێدا 557 ملیۆن دۆلار و لە مانگی چواریشدا 376 ملیۆن دۆلاری لە فرۆشی نەوتدا دەستکەوتووە و بار چوار مانگەکەش 200 ملیۆن دۆلاری داوەتە کۆمپانیەکانی بەرەمێنانی نەوت. بەو پێش لە سەرەتای ئەم ساڵەوە تا ئێستا حکوومەتەنە لە ڕێگەی بۆریەوە زیاتر لە ملیارێک و 600 ملیۆن دۆلاری لە فرۆشی نەوتدا دەستکەوتووە. هاوکات داهاتی فرۆشتی نەوت هەرێم لە ڕێگەی تانکەرەوە لە 4 مانگی ڕابردوودا بە زیاتر لە 700 ملیۆن دۆلار دەخەمڵێنرێت. بەو پێش جگە لە داهاتی پاڵاوگەکانی نەوت لە سەرەتای ئەم ساڵەوە حکوومەت هەرێم زیاتر لە 2 ملیار و 300 ملیۆن دۆلاری لە فرۆشتی نەوتدا لە هەردوو ڕێگەی بۆری و تانکەرەوە دەستکەوتووە، کە ئەوەش بە پێی سیستمی نوێی موچە بەشی زیاتر لە 5 مانگی موچەی فەرمانبەران دەکات، بەڵام لە ئێستادا حکوومەت تەنها موچەی 3 مانگی فەرمانبەرانی دابەش کردووە. بەرهەم ساڵح NRT